Greetings and welcome. Vim Foundation is delighted to receive our honorable guests, Mr. Choi Kwan-Jin, Consul General of the Republic of Korea to Kurdistan. The importance of today's panel is to introduce the diplomatic evolution, what's occurring all over the world. Especially, I'm very pleased to introduce the soft power and the public diplomacy. Now every country is trying to introduce their countries to outside the world. So by today's lecture, I would like to Kurdistan Region also introduce their beautiful culture to outside the world to communicate more violently and more energetically. دیارە هەر بۆ پێشخستنی هەر لایەنێکی فەرهەنگی یا هەر بوارێکی دیکەی نێوکایەکانی کۆمەلگا پێویستی بە قسەکردن و لێک تێگەیشتن و گفتوگۆی هاوشێوە هەیە ڕێخستنی پانێڵ و سیمینار و وەرکشۆپ و دیدارۆمانە ئەگەر بزانی یەکێکە لە کولتورە تازەکانی هەموو بوارەکانتر لە بواری بزنسا یا هەبواری فەرەنگیە بۆ مۆسیقای کوردی و ڕێخستنی پانێڵی موزیکی بۆ مۆسیقای کوردی یەکێکی تریان لەو بابەتە گرنگانەیە کە لە ڕابردووە ئێمە گرنگیمان پێناوە ئەم جاریان کە بمانەوێت لە نێوان تەنها قسەکانمان لە نێوان خۆمان و خۆمانە بێت بەڵام چۆن هەنگاوێکتر بدۆزینەوە لەگەڵ ئەوانی ترا قسەکەین دیارە هۆکاری ڕێخستنی ئەم جۆرە پانێڵە ئەگەرێتەوە بۆ چەند ساڵێ لەمە پێش لەگەڵ ناسینم لەگەڵ چۆیە کە پێشنیارمان کرد چەند پانێڵێک ڕێ بخەین لەسەر مۆسیقای کوردی و ئەو مەشاکیلانی کە لەسەر مۆسیقای کوردی هەیە و ئەو لێکچوونانی لە نێوان مۆسیقای کوردی یا مۆسیقای گیان وەکو کاڵین موزیک زمانی هەموو نەتەوەکانە بزانی تا چەند ئێمە ئەتوانین دیبیت لەسەر ئەم بارانە بکەین و لەگەڵیشیا ئەو گرفت و لایەنانەی کە لەسەر مۆسیقای کوردی بیخینە ڕوو وە قسەکردن گفتوگۆکردن ببێ بە یەکێک لەو کارانی کە پێویستە بێتە نێوکایی مۆسیقای کوردیەوە چکە خۆتان نەزان لە ڕووی بابەتی نووسین لێکۆڵینەوە کتێب دەربارەی موزیک ئەم بابەتانە کەمترین کاری لەسەرکراوە لە باشووری کوردستانە بە ئومێدین ئەم جۆرە پانێڵ و ئەم جۆرە سیمینارانە هاندر بێ بۆ موزیسیانانی کە لەم شوێنانە بەشداریەکەن بە نووسین یا بێتە لایەنێکی بەڵگەنامەی بۆ مۆسیقای کوردی بۆ ئایندەی مۆسیقای کوردی.
because Korea and Kurdistan has the same background of the agriculture, so I can find out that Korea and Kurdistan music has the same background of their economy. So there are a lot of common ground for two regions to develop their cultures hand in hand. So I think this is a good message. In the future we can work more closely towards the future direction. بە پێی و تیۆرانی کە لەسەر مۆسیقا باسەکرێت یەکێک لەوانەی کە کوشت و کاڵ جوڵەی کارکردن یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی موزیک ئەگەر سەیری هەموو ئەو موزیکانەیە میلەتانی دیکە بکەیت هەستەکەی هاوبەشیەکەیە چونکە ئەگەر ئەو وڵاتانی کە سەرکاریان لەگەڵ کوشت و کاڵا هەیە لەگەڵ ئەو وڵاتانی کە لەوانەیە لەگەڵ ماسیگرتنا سەرکاریانە بێ جیاوازیەکەیە بەڵام ئەو وڵاتانی کە هەمویان کوشت و کاڵین یا باوەڕیان بە کارکردنی هەرەوەزی هەیە جۆری ڕتواڵە ئاینەکانیان یا بوارە فەرهەنگیەکانیان زۆر نزیکە و دوای ئەوە مرۆڤایەتی مرۆڤ لە هەر قاڕەیەکی دنیا بێ مۆسیقا جۆرێک لە کللتوری خۆیە بەڵام موزیک یا کەڵچەری موزیک لە نێوان هەموو میلەتەکانە نزیکیەکی زۆر هەیە چونکە بەشێکە لە مرۆڤایەتی و دەربڕینی هەستەکانی ئینسانە بە شێوەی دەنگ لەوانەیە بەشێک لە هەستەکانی مرۆڤ بە شێوەکاری بێ یا بە نووسین بێ بەڵام مۆسیقا ئەو زمانی جەستە و ئینسایدەیەکە ئێوە بێنێت دەرەوە بۆیە بە دڵنیایی هاوبەشێکی ئێجگار زۆرمان هەیە لە نێوان هەموو نەتەوەکانی دنیا نەک تەنها کۆریای باشوور. You are responsible for Vim Foundation.